ماوەیەکی زۆر دابڕان هونەرمەند کامەران عومەر لە ئێستادا خەریکی وێنەگرتنی نوێترین کار و بەرهەمی هونەری خۆیەتی کە ئەم کارەی بە ناوی سوڵتانی عاشق کە بەرهەمی دەستگای میدیایی کورتساتە و سوڵتانی عاشق ئاواز و ئامادەکردنی میوزیک کاروانی باڵەبان و هۆنراوی حاجی مەحموود و وێنەگرتن و دەرهێنانی کلیپەکەش لەلایەن بەرزان شاکارەوە بۆی ئەنجام دراوە و بڕیارە ئەم کلیپە ئەم بەرهەمە نوێی هونەرمەند کامەران عومەر کە لە ئێستادا لە کاری مۆنتاژ لە کۆتایی مانگی 12دا بڵاو بکرێتەوە. کاکەمەران سڵاوت لێبێم کاتەوە باش خۆشحاڵین کە جارێکی تر لە کارێکی هونەری نوێیە تۆ بینینەوە و ماوەیەک بەر لە ئێستا لە پەیامێکە نووسی بوو سەرەتا خەیاڵە بێتە وشە دواتر ئاواز ڕۆحەکات بەبەری شعردا ئێمە لەسەر وێنەگرتنی کارێکی نوێی و کارێکی هونەری تۆین. ئەم کارە هونەریەت ئەم کارە نوێیە چ پەیامێکی هەڵگرتووە چ چیرۆکێک لە خۆگرێت؟ زۆر سپاس بۆ جەنابتان و بۆ ستافی هەموو کورسات. ئەمە گۆرانیشی تەبەن 2000ەکان تۆمارم کردووە سوتانی عاشق. حەزم کرد وەکو لە پەیجەکەی جەنابتانە گۆرانیەک بێزارم لێت کە وەختێ دابەتی لە پەیجەکەتانە هەوادارێکی و کۆمەتێکی باش هێبوو. حەزم کردم گۆرانیش هەر لەو ڕێوە بە کورساتی خۆشەویست تۆمار بکەم. دەستە خۆش بە کاک سامانی برات هونەرمەند سامان عومەر بڵاوی کردەوە ماوەیەک بەر لە ئێستا کە زنجیرەیە کۆنسێرت بەیەکەوە ئەکەن چ لە ناو کوردستان چ لە دەرەوە. ئەم کۆنسێرتانە کەی کاری لەسەر دەکرێت و کەی هەواداران ئێوە ئەبینن لەسەر تەختەی شانۆ؟ وەڵاهی بەنیاز بووین بەڵام بار و زروفەکە ملاییم نەبوو بۆمان حتا نیازمان هەبوو لە سلێمانی بیکەین لە هەڵەبجە بیکەین لە هەولێر بیکەین حتا بۆ ئەوروپاش بە چاوەڕێی زروفەکەکەین کەی ئینشەڵا ملاییم بوو ئەو وەختەی ئینشەڵا جێبەجێکرێ. لەسەر سێتی ئەم بەرهەمەوە چی بە هەوادارانەکان هەڵەیت وەکو کۆتا پرسیاری من؟ زۆر سپاس بۆ جەنابتو بۆ هەموو هەوادارەکان ئەڵێم ئینشەڵا حتا مەجال هەبێ و حتا لە توانایە بین بێدڵی هەوادارانی کامەران عومەر ناکەم ئینشەڵا هەر بەردەوامە بمەتا و کاتەی تەمەن باقی بێ. دەستخۆشی بەتەواوی هاوکارانمان کە کاریان ئەو کلیپەیە کردو لەگەڵ هاوکارمان بەرزان شاکار کە کاری وێنەگرتن و دەرهێنانی بۆ کلیپەکە کردووە هاوکارمان داودیش بێگومان کاری وێنەگرتنی بۆ ئەم کلیپە نوێی یان ئەم بەرهەمە نوێی هونەرمەند کامەران عومەر کردووە بە ناوی سوتانی عاشق.